بینران ابدا مه باش بیدونه و جوری قدیم گشتنیک و خلاقگانی و خلاقگو جیاواز بینران مجرد مید و هفتی گلک جیاوازن و برگت گلک خوش میتین و راس قرمون کسی گلک زیرک دیدا اظن مه هذا بظن که مجرد مید و حتی سرچنه بجد گلهنی بند او به کردی بحث کرد کۆمەڵێک منداڵ خۆیان فێری یۆگا دەکەن هەندێکیان نزیکەی 6 ساڵە ئەو وەرزشە دەکەن من لە مناڵی هیوات و ئاواتمە بووە لەگەڵ مامۆستایەکی باش تەمرینم پێ بکات چیرۆکی مستەفاتان بۆ دەگێڕینەوە لە هەولێر شارەزای تەکنۆلۆژیایە بە تایبەت لە ڕۆبۆت ئەمە پێی دەگوترێت ئاگرکوژێنەوەی زیرەکی دەست مامۆستایەک لە دهۆ قوتابیەکانی فێری دەفژەنین دەکات گروپێکی میوزیکی دامەزاندووە هونەرمەند شاهین باسی خۆی دەکات کە چۆن بووکەڵەی دەستی بەنێوبان کردووە و بیرەوە یەکۆنەکان باس دەکات نەبدڵێ منە بسیارە من باش تبگە تەگیز دزینە نەبدڵێ منە چۆوە بسیارە تا نەبدڵێ منە ئێستاش لەگەڵ هەژی بن و بە درێژی بابەتەکانتان بۆ باس دەکات بینران هنا اول زور قد بینن هوا قطاب بینه القطاب خانه که مستعد اونا یل فری دفع گرین فری هندک آواز دفع گرین اگه هفت اوناش نزیدتر نیاسن تا پیک وب چینه دفع اونا چوه نگم بالعکس گردیدم کنه نه خاله رو گردید چوه اول بوده گلک افسانه‌ایتش دی فیر بی اكيد من فير موستا دست بگی گرنای گلک مهمه يعني خالد گردیه گلک باش نه ام دی گرنای چا گرن دست چپه دست چپ سر بيري داینه ویری نفسی دم جمیره هر وکی دم جمیره و اول سر هو ما فتشتن هذا زاني شو مثل اين ابو فيري اره ویتن وظافیتن شبرکاف حرکت های افتبلش گلک گرنگه سر دست باش ما های دوم تک تک دوم تک تک عزيزي نجي گلک باشه تو گلک زیرک بس كيف فير من موجنه تو افریقای فیلم بزی در خدا بیاد ندیدیم دوم تک تک دوم تک تک گلک باشه همان راه نانای و اما دی گلک باش بود خلاص اره هذا بصنايع كاصوبي صنایع بذارید گهداری که باش بکی و گلک صحکه و ویدیو و کاچا و دفعه جمع و خو گلک گهداری بکی گهداری گلک آگرنگه درست قلنا يجي قال لك جيرينجا قال لك سباس باید دست تو خوش میکیف اما گلب گروه هوا هات دوام بین گل مالکی با خوینه بیتا مالک امانه بله باشه مالک کتومون بحث دفع بکرد ابو چی دفع هل بجار همی امید دیت موزیکه خود دفعه سیدا من سیدا نجار نشام دا اول مپ میزه که پرینگو دم توی زیره کی دف دف من همه گله که حاجی کردیم که از پی زیره تو حس که جاره که دفع برام بر چند کس و جایی که گشتی دفع لیدی بله کدوم مپ چک دفع لیده کد چاه دايس حاجة استرانا كم كله. طب ما قدوم مثلا نكشي بيجي. والله استرانا ما فيش. طب كيف مالك دست تخوش به. باشه مالك تقول أنا شم استرانا بيجن. بكيل فيري استرانا كجالك خوش شد ما بيجيتن. دیارت دنگته خوشه. نوفته چیه؟ نوفه من سوز دارم. باشه سوزر کدوم استرانا کی بیجه. درسته کلاش شده بيجم گل دفه. گل دفه ده الله گلک باشه.
دست از خود با سوزاندن که در همینه اصلا دادانا خب ما مسکره بره ها خیلی نگرد نسکره چه تلویزیون ها اول بجنه ورزش ها یوگای گلک باشه بو ویردان که مروف مشکه خو آرام کردن مروف فشه خو آرام کردن مروف خوش بیر وکردن الفلمانیه کمک آزار کن سردست راهنر خو فری ورزش یوگای یا باشه تایبت اگر مروف جیه که چی داد دست بکردن هدی مروف مازه بید دایاری گوی بزانی تن جارجا مشکه خو آرام کردن لشه خو آرام کردن بجاد گرمه دابن چین سلمانه یوگایش بگره ببینیم سلام من نام لوسان رفيقة بو ماوي 6 صالة يوغا أكم و 8 شم 10 صالة من لمناڵی هیوات و ئاواتمە بووە لەگەڵ مامۆستایەکی باش تەمرینم پێ بکات بۆ مامۆستای هیوام هەڵبژار بۆی ڕاهێنانی چاکم پێ بکات لە ڕەوزەوە ئەو فێری من ڕاهێنان و شتەکە سلام من ناوم نارین دیاریە تەمەنم 9 ساڵە نزیکی 4 ساڵە یۆگا دەکەم یۆگا تەندروستە مێشکێ ئارامەکات و جسمێ زیاتر ئەتوانین جوڵەکانی ترکین وڵی هەتا بڕۆین دڵخۆشم پێی چکە جسمم ئارامەکاتەوە نام دیڤە مەریوانن تەمەنم 11 ساڵە بوو ماوەی 4 ساڵە یۆگا دەکەم لە ماڵەوە ڕۆژی 1-2 سەعات یۆگا ئەەکەم و جگە لەوەی یۆگا وەرزشێکە سوودی هەیە بۆ دەرونیمان کە ئارامان بکات ڕۆژێکیان هاتم بۆ لای مستەر هیوا سەرمە کرد کە یۆگایانە کرد منیش وتم ئەتوان بەشدارکەمی تر لەو کاتەوە من خۆم بە یۆگا گرتو زۆرم حەز لێیە من ناوم ڕۆمان عوسمانە لە 6 ساڵیەوە دەستم پێ کردووە و دوایەوە من هاتم بۆ لە مەکتەب ئەوانەی تر ئەیان کرد منیش حەزم لێ بوو بیکەمەوە نام هیوا عەبدوڵڵا کەریمە مامۆستا و ڕاهێنەری یۆگام سوودی ئەم ڕاهێنانە بۆ مناڵەوەیە کە ئەو تاقە و ئەنێرژیەی کە تایەتی بە هۆی ڕاهێنانەکان و ئەتوانێت و تاقە و ئەنێرژیە سەرف بکە و لە هەمان کادا سوودی جەستەیی لێبینێ ماسکوەکانی بکشێنێ و لە کاتی بێدەنگیەکە ئەتوانێت خۆی ئارام کاتەوە سوودێکی تری کە زۆر گرنگە بۆ قوتابیەکان ئەوەیە کە لە کاتی تاقیکردنەوەکان ئەتوانێت سوود لە ڕێنماییەکانی هەناسە و بێدەنگیەکان وەرگێ ده تلفن کلی هما دیف موعد خونات امشی دش بره چن اویری گله کن جان شیرو تهمی گو باتی اویری علی پاچاوا راسم اول ساعت من چت کن ویره بیمن وای اما هات تو بخیر هاتی هاشی تو بخیر هاتی دار بیس باس اول ویره چت کن اویری فیوتا تو بس چی تو گیرو بوی از گیرو بوم حتی از پره که فتاتیم ده باشه بینران باشه این زانن اوکیه و بیگه دستی آجی دمیات لفلفینیدن میگه اگر هندک شهاب زانن بخواد اگر هندک که هر تاین نزانن از خود زانم که بس با اصلا بجمه هوا باشه شیمو شیرو دیالا شیرو شیمو چه بیمه چگو زانو تو گره که شیمی لوانه نو بدکره شیمو بیدران اره هفت بزانن که اوکیه پشت وادم یا گل مدابن
میارن وکیا دیار نکه ازو مامستا هنرمند مازن شاهین اینا وقتا که گلک خوش دا مامستا دی گلک خیر هاتی خیرندار بی سپاس بوته گلک سپاس دیگه گلک خوشمانه زیده حبی گلک خوشه هجی صحبت چه تو بیری کفتی از شهر از آمه گلک باشه گلک خوش در بیت کردم مامستا وکی هم همین زانین میارن مامستا شاهین یکم کسبو کو بیکا یانجیک دمیه ماید بجنه دمیه مانه بله دمیه دستی بلف لویدن سال چنه با سال نوتا با از بجم نوتو دو من دست بکری ای نوتا دو از اما نه بس از نبود اما چنه اما از چه بحث من نبوش دا اما تو چی بجی یکمین کس هرما کردستان دست ویشولی کری از ای گلک باشه ما مستا باشه دمیا ببید از تو بچک سر باغ می و دمیا حقیقت گل خو اینو بن او چه که گلک باشه به خو بگ و صحبت گل دمیا بگین چه توی چانه دا کامیرا نه چنه نه اوا حوالت من ندویره دا انشم بیو بجی حوالت ویره دانه اش نوتو دو وره حتی نو که باید گل منن ما بهانا تایم بیتن نه من وصای بوا چکری کوچین سر خود با کنجکار ربی نداره و بینید وزاد و افتشتده دانه باشه اسرعی دمه گلک باشه ایده کامپری نخوره داشت مصطفی نظری گل ویری جمع باشه اما باشه ولی من جوات وار اما باشه خوش داشته این باشن کانادا جمعه نبری دفعه و جمعه جیه اما باشه به جمعه مسکاتتون شما بده که و تحوال ده او حوالت من یت سالت نوتو دوه و هر بلگل من حتی نوکه نوتو دوه حتی نوکت گل کنه حتی نوکت گل منه 30 سالانه او بلقیسه او اما باشه هر بق و بلقیس او شیروه اوه شیرو او شیروه شیم دکا کسیت یایب که که چاو فیلم کارتون هدا حسی تلبیره چت که از هاتی بخو صحبت آب کم بودو صحبت چه؟ اما صحبت ها سرته و حوالته ده باشه وای ساکن بام بچی کو چند جانن تو نکه هاتی از بری تلبیره بو نه از الویره بو بسش برد استد خاتم بو چی؟ چون کتی شیمی از هش حواله چیم ناکیم ما نویه آقا اینا بله حواله من دادید کس حضرات ناکت و کس برسماتن شی نادد وشه دنگید وانا دناش بیر که بونه من دنگ شیمایی که یه بلقیشه دنگال گاری خرد نمیشه جارا نه چونکو تو بردوامی راهینان al سرتشته که بکی اتمینت مجیت دا بیارن اواخر اوتینگه برای خدا ماموزا شاهینی نکه اواخر هادی نبیره هوا اول بیرون بیادن گلگت خوش بون باشه ماموزا شاهین نکه اوت برای خود دانته اوت پانی که خرد مازم بوین اوت سوالات نوتان که خرد مازم بوین تا چه هت بیجی آمانا از بیجمه وانا نکه او خوشید بیجن خوزی که توان روژا وقت مروف یه زاروک وکی گرکی هویریه دانویری هکه تو خونی زیک نکی برای خود او گرکت پیچت بتن هشکت بد تو نشی چیزی چکی بس هکه تو هاتی تا گرکه اینان وکی تبوید تو بکی نان تانیره تو بکی سامون تو بکی نان سیلی دی چه بتن دویا ام وان هزراب کن سر زاروکی چکنش نوکه و وکی کاچا تو شتلک چینی تو دورانی وی خوشت که تو آفد دی تو چاوی خود دی حتی مزانت بتن داداره که فقی الله بوده جه چه بتن هکت پشتا خدای آن نامینتن همه دی پیش بتن هشک بتن آنجه که شین بو سحکه هر چقاقاوی چوحر دکی و به سر و بر بو فقیت و اغرزین و تا چه فایده جه ندید از بجم زاروک همی فیلم کارتون سفکوتی تا بیره هوا چونکه هوای دیتی البت نبدله منه آنه نبدله منه بوچی؟ نبدله منه بسیارا من باش تبگه تگیز دزینه نبدله منه چوو بسیارا تا نبدله منه هرچی استرانه که بوده بشم امده بره حوالته ده بلا ده هوا حکم استرانه گوتینده دست حقوتن؟ دکا شیرو بجه باشه بقلی سرزده بشم تابو چی پی مشکاندو تبچی هاتی محلومه تابو چی پی مشکاندو تبچی هاتی محلومه ده هلا پیسا کندو خونه تا حواله ما تو بوچی بحثی بتگی؟ ما تو کندوی؟ نه
موجود إنه روبوتاش خوشة بس اف روبوتاش شويري ندار كي تك بوشكيلي تجربة وبعد ما بجورا صار روبوتا كراكي هاي نوفي مصطفى جلا كزيرك بتشكرنو روبوتا از چی ما داف مصطفى از تکرارینشتی ما بك صحباتت كري ما صار روبوت بي اخفتي هروس مصطفى جلا روبوت تشكرين ما كدير ابي هر برهمه كي مصطفى ابي هر اف روبوت درست كري اري هوت فتن او روبوت ديت مصطفى درست كري ببينن دي الله جل ما دابن اوه مصطفى جيت فيديو قالك باشا مصطفى شلوني باشي؟ باشي قالك شلوني؟ I'm good thanks مصطفى ذا كردية زوني؟ كيشكا بيشكي ده لا آريشانينه باشا بينارون وكي مديتي قالك بروجي الفيري مصطفى قالك شي درس كرين كرسيك جامع الفيري ومودا قالك باشا ايه مصطفى جات بمن بحثه پروژه خوب که و چه تا چیکیری و چه اوه و دورگه و چه دشته زۆر باشە ئەمە پێی دەگوترێت ئاگرکوژێنەوەی زیرەکی دەستکرد بە شێوەیەکی سەرەکی هەموو شتێکی بە زیرەکی دەستکرد کار دەکات چۆن کار دەکات هەر کاتێک کامێراکە ئاگری بینی ئەوە ئەمە دوای دەکەوێت و ئاوی بەسەردا دەکات شي بجربيني can you try it بەڵێ بەدڵنیایی توقيك كودو تشيليتن مصطفى انا قاعد استاربم will I get wet بەندە لەسەرەوەی ئاو بەسەر کوێدا دەکات اوكي چنينه بەڵام وەک دەبینیت ئەگەر تەواو ببێت هەستەوەرەکە دوای دەکەوێت و پەمپی ئاوەکە دەوەستێت بۆی ئەوەی کە ئەمە لە سیستەمی ئاگرکوژێنەوەی ئێستا باشتر ئەوەیە کە ئەوەی ئێستا بە زۆری یان هەستەوەری دووکەڵن یان گەرمی بۆ نمونە دەکرێت دووکەڵ هیچ گەرە و ڤەیپ و ئەو جۆرەشتانە بێت اینجا هەستەوەری گەرمیش پێویستی بە دۆخێکە بەوەی کار بکات بۆ نمونە 100 پلەی سیلیزی و زیاتر اینجا دەست بەکار دەکات بەڵام هەموو ئاگرێک ناگاتەوە پلە گەرمی ئەگەر ئاگرێکمان هەبێت نەگاتە سەروی 100 پلەی سیلیزی ئەوە سیستەمەکە کار ناکات هەر بۆیە من بەسەر ئەو هەستەوەراندا پەنام بۆ زیرەکی دەستکرد بردووە داف اميره شو درس كده ئەوە هەمووی چاپی سێڕەهەندیە بە بەکارهێنانی چاپکەری سێڕەهەندی کە لە جیاتی FFF فلامنت بەکاردەهێنرێت ئەمە تەنیا فلامنت بەکاردەهێنێت کە جۆرەکە لە پلاستیک کە چاپکەری سێڕەهەندی بەکاری دەهێنێت بۆی بتوانێت ئەو شێوەیەت بۆ دروست بکات کە دەتەوێت واش مصطفى چندم فکرش حتی شوی في پروژه اخر درست كيف بەگشتی چاپی سێڕەهەندی ماوەیەک دەخایەنێت چونکە هەر سێ چاپکەرەکە خێرارین بۆیە ماوەیەکی پێویستە تا بە تەواوەتی دۆخێکی باش وەربگرێت بۆ ئەوەی ئەو شتەمان بۆ کوالیتی بداتێ کە دەمانەوێت ئەگەر ژماری بکەم ڕەنگە 3-4 ڕۆژ بخایەن اف پروژه بس 3D چێکریە یان تاجی چێکریە هەموو بەرنامە ڕێژیەکەی لەسەر من بووە کامێراکە من دامناوە ڕاستەکەی دەستخستنی ئەم پارچانە لەلایەن منەوە بوو چاپکەرە سێڕەهەندیەکە ئەم بەشانەی چاپ کردو بەڵام ئەمانەیان دەبوو پشت بە شێوازێکی پێشکەوتوتری چاپ ببەست شکیوە دەست خبێنەوە هەموو ئەمانەمان برد بۆ چاپکەری سێڕەهەندی چون بۆ لای کەسێک گوتم ئەو کارگەیم دەوێت ئەویش ئەمەی بۆ چاپ کردم لێزەری بۆ بڕین بەکاردێنە دستات خوش من راستی اول شكل جلا گیرنگه چند پروژه دیل وره مصطفى تركيش تشاكيش قطابخانه من لە قوتابخانەی نێودوڵەتی شوێی فاتم مامۆستایەت البەری هەری کردێت کەن بەڵێ مامۆستاکان سەرەتا کۆدینیان فێرکردم و دواتر ئەم ڕۆبۆتانیان بۆ دابین کردم هەندێک ڕۆبۆتت خۆ کۆمپیوتەری خۆ بیان دەبچینە قوتابخانەوە دەرستە بینەران کۆدە بینە مستەفا پولۆ چەندەیە لە پۆلی نۆم بەڵام بەرەو پۆلی دەدەچێت ڕۆبۆتەش چێکردینە مستەفا ڕۆبۆتەشکی ڕاستەکەی هەر لە تەمەنێکی منداڵیەوە دەستم پێ کرد سابێت سفێری زانستی ڕۆبۆت و بەرنامە ڕێژی کردم منیش حەزێکی زۆرم بۆی هەبوو بۆیە بڕیارمدا شان بەشانی خوێندنەکەم پەرە بە بەهرەکانم بدەم ئیتر بەێرە گەیشت هۆری کۆرێتەکە دروستکردن ڕۆبۆتەوە ئەم ڕۆبۆتە لەلایەن قوتابخانەوە دابین کراوە بە پشتیوانی قوتابخانە و دایک و باوکم خۆم هەڵم بەستوو ئەم ڕۆبۆتەشیان یەکێکی بچووکە بۆ پێشبڕکێکی نیشتیمانی ڕۆبۆت بوو خەڵاتی یەکەمە پێ بەدەستێن بۆشە ئەف تۆیرە و ئەف تشتێت ڕۆبۆتی بەداوا خشکی بینەوە هەموو ئەمانە لەلایەن قوتابخانەوە دابین کرا
ئەڤە چیە مستەفا بخۆنێ ئەمە ڕۆبۆتێکە بە ناوی کۆرکی کە بە زیرەکی دەستکرد کار دەکات بۆ نمونە من ئەم کارتە خۆکارەی لێخوڕین دروست کردو هەر کاتێک ئەمانە بەکاربهێنیت ئۆتۆمبیلەکە بە پێمانە کار دەکات ئەگەر بڕۆ بەکاربێنیت بۆ پێشەوە دەڕات ئەگەر وەستە بەکاربێنیت میێڕۆن ئەگەر بودیت دێگوچیدن کۆنەیە کۆ ستۆپێکیژی لێدەین ئەس گەورە ستا ئەو داز گرد کۆ دەڤۆنەژی کۆ ئەودی بکەین کۆ دەچ لێدن عەرەڤیرەخی ئەوە گەلێک شتێکی بۆشە مستەفای کردی ئەڤەتە نەخڵۆس کردە نا ئەمە هێشتا تەواو نەبووە دوێنێ ئەمەم دەست کەوتووە بەڵام دەبێت کاری لەسەر بکەم و هەڵم بەستووە تەنیا کێشەمەوەیە کە هێشتا بەرنامەسازیەکەیم نەکرد ئەف تشتە خڕ پێوەچنە ئەمانە هەمویان وایارن کە بە بزوێنەر و هەستەوەرەکانەوە بەسترانەتەوە مستەفاگەش دەستم کرد ئاساییە دروستی دەکەمەوە ئەڤە چیە وەک پێشتر گوتم ئەمە ڕۆبۆتێکە لە گۆڕەپاندا کار دەکات ئەمە تەنیا نمونەی تاقیکاری سەرەتاییە چونکە گۆڕەپانەکە زۆر گەورەترە بازنەیشە نەک چوارگۆشە ئەگەر دەتەوێت دەتوانین دایگرسێنیت کە بوومە بجاربینە مستەفا کۆ دێچ لێتن مستەفا can you try it بەڵێ is it automatic شوێت کە نەزە ئۆتۆماتیک بەڵێ ئەمە بەتەواوی خۆکارە گەلێک بۆشە ڕێسای پێشبڕکێکەوە بوو کە دەبوو 20 سانتیم بە 20 سانتیمێتر و کەپتر لە 20 کیلۆگرامیش بێت بەڵام هەر کاتێک بکەوێتە کار دوای 5 چرکە ئەگەر بێتە خوار 20 کیلۆگرام ئەوە باشە ناتوانێت هێڵە سپێکە تێبپەڕێنێت هەر بۆیە هەستەوەری بینایمان بۆ داناوە ئیدی ئەو کاتەی شتێک دەبینێت بۆی دەچێت بۆ نمونە مێزێک دەبینێت دەچێت هەوڵ دەدات هێرش بکاتە سەری بەڵام ناتوانێت کۆرەڤی ڕۆبۆتی چییە ئەمە ڕۆبۆتی سۆموێ بیرۆکەی سەرەکی ئەمە بۆ ئەوەیە منداڵان فێر بکرێن کە چۆن خۆیان ڕۆبۆتێک دروست بکەن ئەمە ئەندازەی میکانیکی تێدا بەکارهێنراوە و کاری بە کۆمەڵە و بە گروپ دەکرێت بۆی بتوانن دروستی بکەن هەروە فێریان دەکات چۆن بتوان لەسەر شتی دەستکردی خۆیان سوور دەبێت لە 20 کیلۆگرام کەمتر بێت و 20 سانتیم بە 20 سانتیم بێت ڕێسایەکی دیکەی ئەوە بوو کە دواوێ ڕۆبۆتەکە دەکەوێتە کار ئەگەر لە 20 سانتیمەتر گەورەتر بێت ئەوە ئاساییە هە لەبەرەوەی ئەم سکرینەمان هەیە ئەڤە لسقەیە ئەوە لەزگەی جاوەک پێشتر گوتم کە ئەمە تەنیا نمونەی سەرەتاییە بۆی پێشبڕکێکە پێشبڕکێکە بازنەیی بوو و بە وشەی ڕاستەقینە ڕەنگکرا بوو نەک وەکەمە ئێستا تا چەند دەم ڤێکێشە حتەتە ئەف ڕۆبۆتە شتە هەمی دروست کردین ڕاستەکەی بەندە لەسەر خودی ڕۆبۆتەکە بۆ ئەمەیان کاتێکی کەمی خایەن لە کاتێکدا ئەمەیان نزیکەی 36 کاژێریان زیاتری خایەن تا ئەف ڕۆبۆتە و تشتە دایکە بۆ بێتە پیچێک هۆی دەکەی ئەو گەلێک ڕاستەکەی دایک و باوکم یارمەتیان داوم بەڵام ناڵێم کە ئەوان بۆیان دروست کردو ئەوان یارمەتیان داوم بەڵام ئەوە نەبووە کە زۆر بێت دەستێتات خۆش بنەرێ سەر کەفتی گیر بینەرۆن ئەوجرەجی دەمێمە دمۆهی کەوت ئەمە بەرەف دمۆهی گەبەچین بێجە بەری ئەس خۆترە خۆش هەبخۆزم مدیۆ بێژمە هەوە کو ئەزەچم خۆمۆ دەکەن بۆ هەفتیەوە بهێتن و هیچی تۆڤارێمە بن هەژی و هەنی بە سپۆنسەری سینۆز